بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی دیداری شەقام لە قەزای سێ سادەقەوە لەگەڵتانم لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی وانەبێژ و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان لە پەروەردەی شارەزور یا سێ سادەق و هەروەها یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە لانی کەم خۆی بە بەرگریکار لە مافی ئەم مامۆستایانە دەزانێت قسە و گفتوگۆ لەسەر گیرە و کێشە و گرفتی مامۆستایانی وانەبێژ دەکەین کە لە ماوەی ئەم ساڵدا ئەمە دووەمین جارە ناڕەزایەتیان دەست پێ کردووە هەمووی لە پێناو تەنها موچەکانیانە کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت مافیە مامۆستایانی وانەبێژە دابین بکات کە 22,000 مامۆستای وانەبێژن لەسەر تاسەری هەرێمی کوردستان. لێرە چەند میوانێکم هەیەویش بەڕێزان مامۆستا بەشدار مەدری مامۆستای وانەبێژ وەروە مامۆستا ناسکە مامۆستای وانەبێژ وەروە بەڕێز خاچوو بەدریە ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان وەروە مامۆستا سۆران لێرە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سێ سادەق وەروە بەڕێز مامۆستا حەمەخان خالید سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی سێ سادەق. بەخێر بێن مامۆستایان عەزیز. بەخێر بێن مامۆستا بەشدار لە جەنابتەوە دەست پێ یەکەم. خواست و داواکاری ئێوە ئێستا چییە کە 7-8 ڕۆژە مانگرتنتان ڕاگەیاندووە دووبارە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵی پێم بۆ ئەم ڕخسینە بەرنامەیە. لە ڕاستی ئێمە کێشەمانە زۆرە بەڵام دوو کێشی ڕئیسیمانەیە یەکەمیان لە هەموو پەروەردەکانم کێشە هەیە ئەوەیە کە ئێمە لەوانێ بێژی بکرین بە گرێبەست یاخود هەمیشەی. دووەم کێشەی ترمان ئەوەیە کە شایستە دارایەکانمان وەکو کە وەزارەت بە پەروەردە خۆی ڕاگەیاندووە خەرجیەکانمان کە ماگانە بدرێت لەگەڵ میلاکە ئەوەیە کە نادرێت لە کاتی خۆیان. چکە بەپێی بڕیاری شواردە بەڕێز وەزیری پەروەردە لەگەڵ وەزیری ئیدارەی کۆنتاکتیە بۆ ڕاگەیاندووە کە بێت لەگەڵ مامۆستایانی میلاکە وانەبێژەکانیش خەرجیەکانیان بۆ سەرف کرێ. ئەم دوو کێشە زۆر سەرەکیە و ئێتر جگە لە کێشە گەورەکانی ترش کە شۆڕ ڕەبێتەوە لەگەڵ مامۆستانی وانەبێژ. چۆنێکە ماعاشتان وەرنەگرتووە؟ ئێستا حالیان پەروەردەی سێ سایق لە پەروەردەی خۆمانەوە کە ئێمە بەرپرسین لەوە بڵین نوێنەری مامۆستا بەڕێزانی کە لە دواوەستاون مانگی 4 و 5 و 6 نەدراوە لە قەزای سێ سادەق مانگی 12 درراوە ئەوە مانگی یەکشی هاتە سەر هەر نەدراوە یعنی کەواتە تا ئێستا ئێمە ئەوە مانگی دووش خەریکە بەسەریا تا ئەم دەقەی ئێمە پارەی 4 مانگ 5 مانگمان لای حکوومەتە نەدراوە. ئیتر حەقی مامۆستاوانە بێژان ناگرین بەڕاستی کە یەنە سەر شەقام و داوای مافەکانیانەکەن لەم لەولا بڵێن بۆچی پەروەردەکانی تر نایەنە سەرخەر بۆچی قەزای سێ سادەق. ئێمە وەکو مامۆستاوانە بێژانە ینی معناتێکی زۆرمانەیە ئیشێک لەو خاڵانەی کە ئەمڕۆ باس کرا لەلایەن ئەم مامۆستا بەڕێزانە و ناوی کەس نایەنم دەڵێن لە زۆربەی ناوچەکان وەکو قەزاو ناحیەکانی تر پارێزگاکان لە داهاتی ناوخۆی خۆیان پارەی شایستەی دارایی مامۆستای وانەبێژ ئەدرێ بەڵام لەم قەزای خۆمانە نادرێ. بۆ کارەکە چییە؟ نازان بیزەبت بەڵام ئاڵێن هەندێک داهات لەم قەزای سێ سایقە ئەچێتە پارێزگاری هەڵەبجە ئەچێتە پارێزگای هەڵەبجە. ینی من ڕێز و خۆشەویستم بۆ دانیشتوانی و شارە هەیە ئەمە پەیوەندی بە شارشێتیەوە نییە هیچ پەیوەندی پێوە نییە با خەڵک دوای بڵین قسەکان بە هەڵەتی نەگەن و کۆپی نەکەنەوە بەشتی تر دەڵێن هەندێک لە داهاتەکانمان ئەچێتە پارێزگاری هەڵەبجە یعنی ئەمە ڕاستیە بەڕاستی پارێزگای هەڵەبجە ینی سوپاس بە خۆی پارێزگایەکی گەورەیە داهاتی خۆی هەیە داهاتی ناوخۆی هەیە داهاتی مەرزی ئەم شتانەی هەیە بەڵام ناکرێت داهاتی قەزای سێ سادەق. بۆ مامۆستایانی وانەبێژ لە هەڵەبجە موچیان پێدراوە؟ من ئاگاداری ئەوە نیم دراوایان نا ئەوە خۆیان بێن سەر قسەکەن پرسیار لەوان بکرێ باشترە بەڵام ئەڵێن داهاتی ئێرە ئەبرێتە پارێزگاری هەڵەبجە لە کاتێکە قەزای سێ سادەق بەڕاستی سەر بە پارێزگای هەڵەبجە نییە لەم کاتەیە سەر بە پارێزگای سلێمانی ئەبێت ئەمە ڕوونکردنەوە بدرێ لایەنە پەیوەندیدارەکانی ئەم شارە ڕوونی کەنە بۆ مامۆستاوانە بێژانە بۆ خەڵکی شارەگەش بەگشتی بۆ داهاتی ئەم قەزایە چێتە ئەوێ ئەمە خاڵێکی گرنگە چکە لەم داهاتە ئەتوانرێت ئەو شایستەدارانی مامۆستاوانە بێژ بدرێ وەکو قەزاو ناحیەکانی تر. باش مامۆستا ناسکە دێمە لای جەناب دەگرمایکی بدەیتێ چەند ساڵەوانە بێژی و هاوڕێکانی دیکە چەند ساڵەوانە بێژن هەیەە بۆ نمونە 10 ساڵی تێپەڕاند بێ یا زۆرترینیان کەمە کەیە تازەترینیان کەیە؟ بەڵێ من وەک خۆم مامۆستایەکی وانەبێژ 3 ساڵەوانە بێژم مامۆستامان هەیە 9 ساڵ زیاتر ینی هەمومان بڵێن وانەبێژین لە کاتێکا کە ئێمە ئەم خزمەتش کە مامۆستامان هەیە بۆ نمونە 10 ساڵەوانە بێژە بە خزمەتیش بۆی حساب نییە. یعنی ئێمە گلەیەکی کێشمان ئەوەیە کە ئەم ئەزێتەش ئەی کێشین وەکو مامۆستایانی میلان شارمەشانی ئەوان بەڵام بە خزمەت بۆ ما حساب نییە. یەکێکە لە گرفتەکانی مامۆستایانی بەڵێ ئەوەش گرفتە وەکو خۆی ئەنجا وەکو ئیجازە و ینی مۆڵەت و ئەوە ئەوان ئەتوانن بۆ نمونە ساڵێک 2 ساڵ مۆڵەتی بێ موچە بکەن
بەڵام ئێمە ناتوانین ینی کێشەیەک ناڕەحەتێکی زۆر قورسیش ڕوومان لێ بکە ئەبێ زۆر بە ناچاری بینەوە بۆ دەوام ئەنا کەسێکی کە لە شوێنماندا ئەنێن ئێمە ناتوانین وڵەتی بێموچەکەین ئێستا بۆ منە من وەکو خۆم وا پێویست بکات ئیتر هۆکاری تەندروستیم بێ یا هەر شتێکی کەم هەبێ هەر معناتێکی کەم هەبێ حەز بکەم ساڵێک مەڵەتی بێموچە بکەم ساڵی دووهەم بگەڕێمەوە هەر وەکو پیشەکەی خۆم ناتوانم ئەوە بکەم باشە معناتان چۆنە لەگەڵ بەڕێوبەری قوتابخانەکاندا وڵی ئێستا ئەوەی کە معناتێکی ناسیر مەکەن وێنەری ئەو مامۆستایانی کە لە پشت هەموو ئەو مامۆستایانی وەک ئەڵێم ئێستا ئەوان بڵێن مامۆستای میلاک پێشتر خۆیان ڕوبەڕووی ئەوە بوونەوە لە ساڵانی ڕابردووە کە موچەیان پێ نەئەدرا لە کاتی خۆیان حەقیان پێ نەئەدرا ئەوان هاتنە سەر شەقام و نەکەس غیابیدان نەکەسیش فەسڵی کردن بەڵام جیاوازەکەی ئێمە ئەمەیە خێرایانی بۆ 8 ڕۆژ هاتون هەڕەشەی ئەوە لە ئێمەکەن وڵا غیابتانە دەم وڵا فەسڵتانەکەم ئەگە شەمە نێنەوە بۆ دەوام ئیتر نێنەوە بۆ دەوام ئێوەتە ماوەسای بەڕێستۆ بۆچی داوای حەقی خۆتە کرد و نەخۆتە فەسڵ کرد و نەغیابی خۆتدا ینی بۆچی ئێمە مرۆڤی دووهەمین چینی دووهەمین ینی بۆ کاتێککە حەقت بەخۆدا حەقیش بە ئێمە بدە ینی ئێمە گلەیەک لە حکوومەتی هەرێم ئەەکەین چ پێویستە کاتەوە بەو شێوازە خۆت لێرەوە سەغڵت بکەیت و هەڕەشە لە ماوەستای وانە بێش بکەیت باشە ماوەساناسکە دێمە لای تۆ خاڵ بەجێ دێمە لای تۆ پرسیار بەس دەمەوێت سەرەتا وەڵامی بەڕێوەری پەروەردگار لە ماوەستا سۆران زۆر سپاس ئێوە تا چۆنە پشتگیری داواکاری ماوەستایانی وانە بێژ دەکەن سپاس بەخێر بێن طبعا من حەزەکەم دۆزیە بگەڕێمەوە بۆ ڕابردوو ئێمە من بۆ خۆم لە 2014 کۆتایی 2014 دەستبەکار بووم گرفتێک هەبوو لە پەرۆدەی سادق یەکێک لە گرفتەکانەوە بوو کە زۆرترین مامۆستای میلاکی ئەم شارە دانیشتووی هەڵەبجە و سلێمانی و قەزاخانی چواردەوری سادق بوون کەمترین ڕێژەی مامۆستا خەڵکی شاری سادق بوو ئێمە ئەومان کرد وردە بە پێی خاڵبەندی و بە پێی فلتەری خۆی ئێمە و مامۆستانەمان نەقل کردەوە بۆ پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی لە جیاتی ئەوان بە خاڵبەندی دەرچووی دانەمەزرای ئەم شارەماندانا کوڕکوتی ئەم شارە کە بوونەتە سەرمایەکی مرۆیی گەورە بۆ ئەم شارە ئینشەڵا لە داهاتوو ئەمانە کەفاعەتی باش وەرەگرن پێئەگەن وردە ئەبنە سەرمایەکی باشی مرۆیی بۆ خەڵکی ئەم شارە بۆ پرۆسەی پەروەردە دیارێتی ئێمە دەستمان کرد بە دانانی وانە بێت ساڵانە بەپێی ئەو ڕێژ لە گونجاوی کە مامۆسایان نەقڵە بێتەوە و لە شوێنی ئەوان وانە بێژا بدەین ئێستا نزیکە ئێمە 1990 وانە بێژمانەیە ئێمە بەردەوام لەگەڵیان نابووین بۆ داواکاری ئەوان داواکاری مادیە و ڕەوایە داواکەیان لە خۆیان ئاگادارن لە مانگی کۆتایی نۆ مانگی دە هاتنە بەردەم پەروەردەکان ماوەی خۆپیشاندانیان کرد بایکۆتیان ڕاگەیاند ئێمە ڕۆژانە کۆنتاکمان هەبوو لەگەڵ جەنابی وەزیر بۆی کە داوا و معاناتێمان بگاتە شوێنی خۆی و چارەسەرێکی گونجایان بۆ دەستنەوە ڕاستە مامۆسایانی وانەبێژ تەنگژەی داراییان هەیە و قەیرانی داراییان هەیە گرفتی داراییان زۆرە ئەو بوو جەنابی وەزیری پەروەردە بە تەنسیق لەگەڵ مدیر عامەکان گەڵاڵەی ڕێنماییەکیان کرد بە ناوی ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2021 ئەو ڕێنماییە چۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی پەسەندی کرد ئەو بوو گەڕاوە 27 دەی 2021 ڕێنمایی ژمارە 14 دەستوێنرا کە ئەوە هەندێک ماف و دەستکەوتی تایە بۆ مامۆسایانی وانەبێژ هەرچەنە لەوانەیە خۆیان هەندێکیان لەوانەبێژەکان بە دڵیان نەبێ بەڵام تا ڕادەیەک باشترە بۆ نمونە مۆڵەتی مامۆسایانی بڵێن ئەوەی دایک بڵێن ئەوەی مۆڵەتی دایکایەتێکە 21 ڕۆژ مۆڵەتیان هەیە لە پێش منداڵبوون یا لە دوای منداڵبوون یا لە هەردووکیان لە پێش و پاش و بڕێک موچەی مەقتوعیان بۆ بڕاوە کە مانگانە لەگەڵ مامۆسایانی میلاکە گەنجینەکان هەر کاتێکە ئەگەر سویلە هەبوو ئەوانیش پارەی مامۆسایانی وانەبێژ دابەش بکەن ئێمە بۆیە پشگیریانەکەین و هەمیشە لەسەر خەت بووین بە تایبەتی لەم دوایە کە ئەو قەیرانی داراییە نەمانی سویلە دروست بوو لە پارێزگای سلێمانی ئێمە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە من بۆ خۆم چەند جار پەیوەندیم پێوە کردووە لەگەڵ جەنابی مامۆستا دڵشاد مدیر عامی پارێزگای سلێمانی و لەگەڵ گەزیزەخان لە مدیری بانقی هەرێم لەگەڵ ئەو هەموو بەڕێزان لەگەڵ کاک بەڵێن مدیری بانقی سیسایق لەسەر خەت بووین تا توانیمان مانگی 12 تەکمیلە بکەین ئێستا ئێمە مانگی 4 و 5 و 6 دەستمان پێ کردووە سەرەتای 5-6 مەکتەمان داوە وردە ئینشەڵا لە بەیانیوە دەستەکەین بە دابشکردنی ئەگەر سویلە هەبێت ئەگەر پارە هەبێت ئەوە ئێمە دەستەکەین
تەکمیلەی مانگی 4 و 5 و 6ەکەین. زۆر باشە ماوەسا ئەحمەدخان زۆر سپاس. جەناب دۆکو سەرپەرشتیاریەکەی پەروەردەیی لێرە سەبارەت بەوەی کە بۆک لە بەشێک لە مامۆستایان باسی دەکەن فشاریان لەسەر ئەگەر ڕۆژێک بایکۆتکەن هەندێک لە بەڕێوەبەرەکان ڕەنگە بەدیلیان بۆ پیا بکەن خۆتان نەزانم ڕۆ دنیایەک دەرچووی دانەمەزراو هەیە ئامادەن ڕەنگە کەمتر لەمانیش داوام بکەن هەرچەندەوانیش وەکو سەرەتان ینی ئێوە چۆن چارەسەری گرفتی ئەمانەکەن لەگەڵ بەڕێوەبەرەکانیان لە فەراغەکانیان لە کاتێکا مەجبورن لە پێناوەوەی کە موچەکانیان وەربگرن دەبێت فشارێک بکەن لە ڕێگەی مەدەنیەوە کە هیچێک لەوانە بایکۆت ئەم ڕێگا مەدەنیانە ئێوە چۆن هاوکاریانن چۆن ئەمە ڕەشانەیان لەسەر کەمەکەنەوە. زۆر سپاس لە ڕاستیدا ئێمە مەسلەی هەڕەشەی بەڕێوەبەر بۆ وانەبێژەکان تا ئێستا ئەوەی ئێمە معلوماتمان هەبێ هەم ئێمە وەکو ئیشراف هەم برای بەرزمە و مامۆستەوران تا ئێستا ئەوە نەبووە بەڵام خۆتەزانی ئێستا بەڕێوەبەری قوتابخانەکانیش هەندێک فشاریان لەسەر لەبەروی ئەم مەسلەی بایکۆدە ئێستا تەنها ئەوەی کە ئێمە بەرگۆمانەکە و ئەبینین تەنها سنووری پەروەردەی 300 دقە ئێستاش خۆتان زان ئێمە کاتی خۆی وا بڕیار بوو بڵێن هەڵسەنگانێکە بوو هەڵسەنگانی دەرەکی قوتابخانەکان بەپی فەرمانی وەزارەتی پەروەردە وا بڕیار بوو لە 15 ئەوە دەست پێ بکات بەڵام ئەو کاتە هەم جاری کە ئەم مەسلەی بایکۆدوان دەستی پێکرد ئیتر بەهۆی ئەوە ئەو کاتە ئەم مەسلەی بایکۆدە گشتگیرتر بوو زۆربەی زۆری هەموو پەروەردەکان ئەمە هەبوو بەڵام دواتر ئێستا شتەکە چر بووەتەوە تەنها کۆکراوە تەنها لە پەروەردەی 300 دقە تا ئەمڕۆیش ئێمە کە هەم من هەم برای بەڕێز مامۆستەوران ئێمە کە تەماسمان لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکانە هەبوو بێت هەم ئێمەش ئاگادارمان کردون هەم ئەوانیش ئەو هەڕەشە نەبوو بەڵام ئەوانیش خۆتان نەزانن ئێستا بەرنمەیەک هەیە ئەبواە لە یەکی دۆوە هەڵسەنگان دەستی پێ بکە ئێستا هەڵسەنگانەکان دەستی پێ کردووە لە هەندێک لە قوتابخانەکان کراوە لە هەندێک لە قوتابخانەکانیش وەساوە بەهۆی ئەوەی بەشێکی زۆری ئێمە بەشێکی زۆری قوتابخانەکانمان مامۆسای وانەبێژە قوتابخانەی وامان هەیە بە بەڕێوەبەرەکەی شێوانە بێژە ینی بەڕێوەبەری قوتابخانەکە باز لەوە دەکرێت وانەبێژتان زۆرە پێم وایە بەڵێ ینی ئێمە ئەوە ینی بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتیەکە لەوانەیە بڵێم ئەگەر وەکو یەکیش نەبن لەوانەیە بە بۆچوونی من وانەبێژەکان نەختی زیاتر بن لەبەرەوە تا ئەمڕۆیش ئەوەی کە هەیە بەڵام ئێمە تەماسمە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکانی هەمووی هەمیشە پێمان وتمانە تەلەفۆنیان لەگەڵا بکەن پەیوەندیان پێوە بکەن بە قسەی خۆش ئێمە بەڕاستی زۆربەی زۆری قوتابخانەکانی ئێمە دوو دەوامن داوامی بانیانمان هەیە و داوامی پاژنەڕۆمان هەیە وتومانە ئەتوانن ئێوە بە جۆری قسەیان لەگەڵا بکەن بڵن مامۆسانی بەڕێز ئێوە ئەیشتوانن بەرداوامی بە ئیشەکەی خۆشتان بن و ئیشتوان لە هەمان کاتە داوامەکەی خۆشتان ئەو مامۆسانی کە داوامیان بەیانیانە ئەتوان پەیوەندی بکەن بە مەکتەبەکانی خوان و بۆی هەم پرۆسی پەروەردەی پەکی نەکەوێت ئەوەی پاژنەوەڕوانە ئەتوانی بێت پشتگیری داواکانی خۆیان بکەن هەم ئێمەش هاوکاریان نەبین هەم ئێمەش پشتیوانیان نەبین بەڵام تا ئەمڕۆیش ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێت هیچ بەڕێوەبەرێک نازانم تاکوتەراگەین تا ئێستا هیچ کەسێک نەوانە بێژێک بەو ڕسمی هاتووی بەڵێ مامۆستا ئەوە فڵان بەڕێوەبەر ئەوەی بە منوتووە بەڵام ئیتر لەوانەیە پرۆسەکە لەم هەفتەوە وردەوە دە بەڕێوەبەری قوتابخانەکان تەماسی بەردەوامیان هەبێت لە ناو لەگەڵ وانەبێژەکانی خۆیان داوایان لێ بکەن بە شێوەیەکی هەمدانە و بە شێوەیەکی باش بێنەوە ناو پرۆسی پەروەردە بەڕاستی بۆ ئەوەی منداڵی ئەم شاری ئەمەش بەڕاستی مەویست نەوێت لە خوێندن خۆتان زانن ئەگەر ئەمە شتەکە ئام وایە شتێکی باش بوو بەڵام لەبەرەوەی تەنها شتەکە لە پەروەردەی 300 قاچر بۆتەوە ئەوە نەختێک بەڕاستی بۆ تەمایی نیگەرانی هەم ئێمە وەکو ئیشراف هەم برای بەڕێزم وەکو مامۆستەوران چکە بەڕاستی خۆتەزانی لە هەر چوادۆمان ئێمە ئەو دیومانە هەڵەبجەی شەیدە سەرمان پێنجوێنە خوارمان شارە زۆرە یعنی لەوێ پرۆسی پەروەردە بە شێوەیەکی زۆر ئاسایی بەڕێوە ئەبرێت بەڵام لای ئێمە وردە خەریکە پرۆسەکە بەرەو پەککەوتنە چێت ئەمەش بەڕاستی ئەوەی کە زەرمەند دەبێت لە ئەخیرا تەنها قوتابی خەڵکی ئەم شارەیە بۆ ئێمە داوایان لێکەین ئێمە دەستیان ئەگۆشین بەڕاستی هاوکارمان بن ئێمەش وەکو ئیشراف وەکو پەروەردە هەچی بە ئێمە بکرێت لەسەر داوا و خواستی ئەوان ئێمە ئامادەین هاوکاریان بکەین و لەگەڵ بین زۆر باشە بەڵام بەو مەرجەی ئەوانیش هاوکار ئێمە بن ئیدامە بە پرۆسی پەروەردە و مامۆستا دەسەڵاتان هەیە لە جێبەجێکردنی داواکاریەکانیان کەم وچەیە ئێمە دەسەڵاتەکە ئەو نەیە لەسەری خۆمان لێ ئاگادارکەین و ئاگاداریشمان کردو بە ئامانەتەوە هەموو داواکاریەکانمان گەیاندووە ئێمە دەسەڵاتێکی سنووردانمانەیە مەحدودمانەیە ناتوانین داواکاریان بە تایبەتێکی لە داواکاریەکان دامەزراندنە خۆتان نەزان داواکاری دامەزراندن ئەوە ئەبێ بەپی یاسای میلاکات وەزارەتی دارایی پەسەندیکە وەزارەتی پەروەردە پلەکان ڕاگەیەنێ پاشان ئەنجومەنی وەزیران تەزدیقیکە ئەوە مەرکەزیە یعنی بە ئێمە ناکرێت بەڵام ئێمە لەسەر خەت بووین
و ئیشەڵا تەمەنە ئەەکەم لە داهاتوو ئەمان هەردا بمەزرێن بگەن بە مافەکانی خۆیان و ڕێژەی مامۆسایانی وانەبێژی 22,000 لە هەموو سنووری کوردستانە ینی لە هەموو بڵێم پارێزگاکانی لەوانەیە زیاتریش بێ ئەمە ماوەتەوە سەر ئەوەی ئەبێ ئەمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەمە حەلکە بەتەنها بە پەروەردەی جیاوازیەکەتانەوە ئێوە ئێستا ڕەنگە وانەبێژتان زۆرتر بێت نەخێر ئێمە 1050کانیشتان لە پەروەردەکانی تر زیاتر ببوورە ئێمە 1050 مامۆسای میلاکمانەیە 790 وانەبێژمان هەیە ڕاستە 790 وانەبێژی بخۆی زۆرە ینی ڕێژێکی زۆرە ئەبێ ڕەچاوی داواکاریان کرێ و ئێمەش لە خزمەتیانان هاوکارە بین چیمان پێ بکرێت لە هەموو دەرگایەک دەین بۆیان زۆر باش زۆر سپاس بەوە دەرفەتە گرفتی ئەمانە بەچی چارەسەرە بێت ئێوە پەرلەمانتارن بۆچی تداخل ناکەن بۆچی حکوومەت نایەن لەسەر خەت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعا من لە لیژنەی پەروەردە نیم بەڵام مێژوو شاهیدە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەگەڵ داوای خۆپیشاندەرانی مامۆستانی وانەبێژ بووم لێرە لە سلێمانی لە هەولێر لە بەردەمی خوێندنی باڵا لە پەروەردە تەنانەت ئەمری گرتنمان لە هەولێر ئەو ڕۆژەی کە لەگەڵ خوێندکاران بۆ داواکاری مافی قوتابیان بۆ دەرماڵا کۆبووینەوە ئەمری گرتنیشمان دەرچوو مێژوو شاهیدە سەبارەت بە مافی مامۆستانی وانەبێژ و هەموو تاکێکی کۆمەڵگا حکومەت کە باوکی خۆی بە باوکی میلە دەزانێت بەرپرسە لە هەموو ڕووداوێکی ڕۆژ لە هەموو حاجێکی هاوڵاتیان لە هەموو داواکاری بەتایبەتی چینی مامۆستایان سەبارەت بە داواکاری مامۆستایانی وانەبێژ بەداخەوە ئێمەوە چەند ڕۆژێکە بە دوای داتایەکی وردەوەین تازەترین داتا طبعا جارێک 25مان پێڵن جارێک 24مان پێڵن تازەترین داتا و جەنابی مامۆستا سۆرانوتی 22,000یان بێمەوتووە ئەگەر لە شارۆچکەیەکی وەکو سەی سادق بۆ نمونە 790 مامۆستای وانەبێژ هەبێ بەڕاستی حکومەت مەفروزە بەرپرسە بەرامبەر بە ئەو داواکاری مەفروزە بە ئەرکی بەڕاستی بەرپرسیارەتی خۆی هەستێ داواکاری مامۆستایان داواکاریەکی حەقە مافێکی ڕەوای خۆیانە بەدەر لەوەی کە داوای بە هەمیشەی کردنەکەن وەکو جەنابی مامۆستا سۆران و هەردوو مامۆستای وانەبێژ ئیشارەیان بە بڕیاری ژمارە 14 وەزارەتی داراییە لێرەشدا زوڵمێکیان لێکرێ ڕاستە بڕیارێکەیە بڕیاری ژمارە 14 وەزارەتی دارایی هەیە داوا کراوە ڕێنمایی ڕێنمایی ئەو ڕێنمایی کە بۆ نمونە دەرکراوە ڕێنمایش خۆی تر تاواکاری بڕیار مەفروزە ئیشی پێ بکرێەوە نیە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم ڕێنمایی کە هاتووە گشتاندن کراوە بەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەری قوتابخانەکانە پێویستە لە هەموو 26 مانگێکە لیستی خەرجی بدرێتە وەزارەتی پەیوەندیدا بەڵام ئەمەشیان لێرەدا زوڵمێکە لە مامۆستانی وانەبێژە کرێ کە بە دەرەجە 2 حسابەکرێن ئەژمارەکرێن لە کاتێکدا بۆن لە مامۆستای میلاک بەموچە کاتێک ناو و لیستی بۆ دەنێنرێ بۆ وەزارەتی پەیوەندیدار ئەمێ بێ بە لیستی خەرجی بنێنرێ ئێمە هەر ئەو ڕۆژێک کە مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردن و هاتنە سەر شەقام چوین لەگەڵیانە کۆبووینەوە و پەیوەندیمان کرد بە هەموو دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئێم لێرە لەمەش زوڵمە ستەمە لە مامۆستانی وانەبێژە کرێ بۆ دەبێ ئەو مافیان پێ نەدرێ بۆ بە دەرەجە 2 ئەژمار بکرێن بۆ ئەبێ ناویان لێ بدرێ ئەو بە خەرجیە بۆیان دانراوە پێ دەوترێ خەرجی و محلی عرابیان نەکرێ بە لیستی موچە بۆی ئەمەش بەڕاستی زوڵمێکە لە مامۆستانی وانەبێژ دەکرێت ئێمە هەر ئەو ڕۆژ پەیوەندیمان بە وەزارەتی طبعا داراییەوە کرد بە وەزارەتی پەروەردەوەی خوێندنی باڵا و بانکەکانی هەرێمەوە کرد بەداخەوە هیچ وەڵامێکی دڵخۆشکەر نەبوو کە خۆشبەختانە بۆیە من دەڵێم هەمیشە بە مامۆستانی وانەبێژ بە هەموو چینەکانی کۆمەڵگا هەمیشە جەختکردنەوە بەڕاستی زۆر گرنگە چۆن خوێندکاران کاتێک داوای مافی خۆیان کرد جەختیان کردەوە مافەکانیان دەستەبەر کرد مامۆستانی وانەبێژ کاتێکەوە هۆڵەکانی خوێندنیان بەجێهێش جەختیان کردەوە لە مافەکانی خوان ئێمە هیچ کاتێک لەسەر لەگەڵ تند و تیژیانی بەڵامەوان بەیاسا مافیان هەیە گربوونەوە ئەنجام بدەن خۆپیشاندان ئەنجام بدەن بەڵام لە چوارچێوە یاسایەکە بە شێوەیەکی مەدەنیانە ئەگەر بکرێت لە میلاک طبعا کە جەختەکە کرا
بێگومان کە زەخت کرا زەخت و جەخت هەردووکیان پێویستە بکرێ لەلایانی هەموو مامۆستانی وانە بێژەوە لە حکومت بۆ ئەوەی کە حکومت باوکی میلەتە مەفروزە داوای مامۆستانی وانە بێژ و هەموو چینەکانی کۆمەلگا بە پێی بەرنامەی کاری حکومت کا لە پەرلەمان خستی ڕوو جێبەجێ بکە بۆیە کاتێکە مامۆستایان زەخت بکەن کە زەختیان کرد ئەو بڕەپارەی کە بۆیان سەرفکرا کرا بە مەقتوعەیە کە هێشتا مافی مامۆستانی وانە بێش تایدا دەستە بەرنابێ مامۆستای وانە بێش حاڵەتی ویلادەی هەیە مەفروزە بە کۆمەڵک تەقڵ بڕاتەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندن مامۆستایە بۆ نمونە گرفتێکی کۆمەڵایەتی تەندروستی هەتا دوایی هەیە بۆی نییە هۆڵی خوێندن بە جێبێڵە یەکسەر بەغیا بەژمارەکەوە مافی بۆ نمونە کاتێکە ئەو مافەی کە بۆ مامۆستایەکی مێلاگەی مافی دایکایەتی و هەتا کۆمەڵک شتی تر ئەم لێی مستەفید نابێ و مافی بۆ دەستەبەر نابێ بۆیە ئەوان ئایانەوێ مامۆستانی وانە بێت جگەلەوەی کە ئەو بڕە خەرجیە کە ویژدانم بەڕاستی ئازارمەدا کە باسی لێ دەکەم کە دەڵێم لیستی خەرجی مەفروزە ئەو موچەی کە بۆیان بڕیار دراوە بەو ڕێنمایی وەزارەتی دارایی مەفروزە لەو کات و ساتێک کە لە 26 مانگە قرار دراوە لیستی خەرجی وەربگیرێ لە هەموو سیمانگێکا بۆیان دەستەبەر بکرێت بەداخەوە لە هەندێک پارێزگا و لە هەندێک زۆن بە تەواوەتی مانگێکیش دراوە بەڵام لە هەندێک زۆن و هەندێک قوتابخانە چەند مانگێکیان ڕاستە پێچێ لەم چەند ڕۆژەدا چەند مانگێک بۆ سەرف کرا بەڵام هەموو قوتابخانەکانی نەگرتوتەوە ئەگەر حکومت خۆی بە باوکی میلەت دەزانێ مەفروزە بەڕاستی عەدالەت بچەسپێنەوە ئەگەر گلەیی هەیە لە زۆنێکە خەرجی و داهات ناگەڕێتەوە بۆ مڵک و ماڵی گشتی دارایی وەزارەتی دارایی مەفروزە حکومت دیسانەوە لەسەرم بابەتەش لەسەر بۆن منە بابەتی نەبوونی شەفافیەت و گەندەڵی و هەشتێک لەم بابەتانە بێتە سەر خەت بەڵام نابێ لەم کاتەدا چینی هەژار مامۆستایانی وانە بێش فێرکاری ئێمە و سەدەهای وەکو ئێمە و سەرۆکی حکومەت و هەرێمی شوە تا دوایش پەروەردەکاری هەموو ئەوانە دەست بخرێتە بینە قاقای قوتی ئەوان و مافەکانیان لێزەوت بکرێت ئێمە وەک پەرلەمان بەندا وەک لیژنە لە مافی مرۆڤ طبعاً من لە لیژنەی پەروەردەنی بەڵام بە شانازیەوە هاتووم لەگەڵ ئازاری مامۆستایاندا هەست بە ئازار و مەعاناتیان دەکەم هەست بە نەبوونی هەست بە فشاری دەرونی هەست بە فشاری دارایی هەست بە هاتوچۆی گوندەکان و تا دوایی ناڕەحەتی دەریایەک لە ناڕەحەتیان هەیە بەداخەوە خۆزگایە حکومت ئەگەر پلانی هەبووە ئەیتوانی لە ماوەی 6 مانگان بابەتە چارەسەر بکات ئەمان تەنها هاوسۆزیان ناوێ ئەمان فشاریان نەوێت لە بەڕێوەبەری پەروەردە فشاریان لەسەر پەرشیا فشاریان لە پەرلەمانتارەکان بۆیە دەبێت لێرە ئەویان پێ بڵێن ئێوە وەکو پەرلەمانتار ئەتانوێت جگە لە هاوسۆزی چیتریان بۆ پێشتر دێمەوەلات چکە پێشتر وەک هەندێک باسییان کرد پەرلەمانتاریشە بۆ هاتووە ناومان و لەگەڵ ئێمە هاتو هاواری کردووە دوایش خەمێکی لێ نەخوارد بەڵام ئێمە بە کردداری مێژوو شاهیدە من پێم خۆشە بڕۆن سەیری سایتی پەرلەمانکەن بزانن پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری زۆر لە پەرلەمانتارەکانی فراکسیۆنەکانی تریش چۆن هاتوونە دەنگ لەسەر مامۆستایانی وانەبێژ لەکوێ لە هۆڵی پەرلەمان وەزائیدەن لە لیژنەی پەروەردە وەزائیدەن لە لیژنە پەیوەندیدارەکان وە بە بەردەوامی ئێمە فشارمان کردووە و هەمیشە جەختمان کردوتەوە ئەو ڕێکارە یاسایی ئێمە کە لە چوارچێوەی پەڕێنی ناخۆی پەرلەمانە بۆمان دیاری کراوە پێی هەستاوین ئێمە مێژوو شاهیدە بە یادداشت بە پرسیار بە سەردانی مەدانی بۆ هەردوو وەزیری بۆ سێ وەزیری هەر سێ وەزارەتی پەیوەندیدار وەزیری دارایی وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا ئێمە بە مەدانی چوین بە هەموو ڕێکارە یاسایەکانی خۆمان هەستاوین ئێستاش خۆشبەختانەکە پرۆژە یاسایی پەروەردە هاتوۆتە پەرلەمان بەندە چەند نوسخەی زۆر چۆنەڵێ بە جدی هاتوومەتە سەرخەت چەندین نوسخەم لێ تەبە کردەوە یامە بە لایەنی پەیوەندیدار و لایەنی معنی و وەکو ئەمثالی مامۆستا و مامۆستانی وانەبێژ تاوەکو چی داواکاریێکیان هەیە و چۆن دەستخێنە سەر خودی برینەکان تا لە پرۆژە یاسایەدا جێگەی بکەنەوە ئێمە هەنگاوە یاسایەکان و پەیڕۆکانی خۆمان گرتۆتە بەر بەڵام لە کۆتاییدا من ئەوە ئەڵێم نامەوێت بەڵێنێک بدەم کە نەتوانم جێبەجێ بکەم ئێمە لایانی جێبەجێکارنین ئەوەی دەسەڵات ئەو سەلاحیەت و دەسەڵاتی ئێمە هەیە پەیڕە و یاسا بۆی دیاریکردن چاو دیاریکردنە گەیاندنی داواکاری و پەیامی ئەوانە ئاراستەکردنی یاداشت و پرسیارە و بەدووادا چوونە بۆ دام و دەستگا حکومیەکان و تەنانە دەگەر لە بەڕێوەبەرایەتیەک مامۆستایەک زوڵمی لێکرابێ ئازاری جەستەیی درابێ فەسڵ کرابێ بەدووادا چوونمان کردو هەر ئەوەندەش ئیشی کە پەرلەمانتاراگەر ومێ دەکەم بە چاوێکی تر سیر نەکرین کە وابزان ئێمە حکومەتین یا لە دەسەڵاتین یا لایانی جێبەجێکارین ئەگەر پەرلەمانتار لە حکومەتی شابێ لایانی جێبەجێکار و بەرپرسنیە و تەنفیزی نیە بەستە ناچاودێریکردنە و یاسا دەرکردنە و بودجێ و بەداداچوونی دام و دەستگا و ئەو قوتابخانانی کە مامۆستا بەڕێزانەی تێدا مۆجودن و واناڵێنەوە زۆر باش سپاس بەدرێخان دێمەوەلات دەچمە لایم مامۆستا بەڕێزانە مامۆستا فەرموو بزانمەوە وەکو وانەبێژەکان معناتان چیە چکە ئێسەوە بەتایبەت جەهەتێک کە زۆر نزیکتانە پەروەردەی خۆتانە
پەرلەمانتارەوەی کە بەپی پێڕەوی ناخۆوەک خۆی ئاماژە پێ بکات توانایان هەیە فشارتان بۆ بکەن تەنانەت توانایان هەیە بانگشت وەزیرەکان بکەن و بزانین بەگشتی معناتان چییە لەم جارەکە بایکۆتان دەست پێ کردوێتەوە. دەستخۆشتان بۆ بەرنامەکە بە خێراتنی و ئەندام پەرلەمانە بە ڕێزەکەمانشە میوانیەوە بەیەکەوەین بەیەکەوە هەمان کارەکەین. بەڵام من پرسیارێک بۆ خات و بەدریەکەم ئێمە ئەوەی کراوە بڕیاری ژمارە 14 لەژێر فشاری بایکۆتی مامۆستا خۆپیشاندانی مامۆستان کراوە. ئەمە نکۆڵی لێ ناکرێ هەردوو وەزارەتی پەروەردە وەزارەی دارایی و خشتیان داڕشتووە کە پێی رازی نین ئێمە هەنگاوێکی زۆر بچووکە. من لێرە و پرسیاری لێکم پەرلەمان 3 ساڵی تەمەنی بەڕێ کرد چی کردووە بۆوانە بێش وەزیرە خۆمان بینیومانە یاداشتە خۆمان یاومانە گردبوونەوەی خۆمان کردومانە ینی من لەگەر ڕێزمە ئەوەی پەرلەمان کردوێتی ئێمە زۆر لەوان زیاترمان کردو شتێکیان نەکردو بۆ ئێمە دڵخۆشکەر بێت تەنانە نەیانتوانیوە ناوی شایسەی دارایی بوەڕن بۆ موچە خۆ من ڕێزمێ بە عەزیەتی کێشاوە هاتووەتە ئێرە لە نەگەڵمانایە جێگەی تەقدیرە بەڵام چیان بۆ کردوین زۆر باش خاتو بەدریە پرسیارەکەی وەڵام بدەیتەوە. دەستخۆش مامۆستاگیان طبعا ئەوە ئیشی ئیداری و ڕێکاری ئیداری خۆتە کە مەفروزە بە ئەرکی پیشەیانەی خۆت هەستی وە داوای مافی خۆت بکەی ئەوە فلتەرێکە لە هەموو دنیا هەروایە پەرلەمانتار کە بۆ نمونە لە هەموو شار و شارچکەکان زۆربەی شارچکەکان یا لە زۆربەی شارەکان نووسنگەیەکی هەیە پەرلەمانێکی بچکۆلەی هەیە چەند ڕۆژێکی دیاری کردووە کە گرفت و داواکاری هاوڵاتیان وەربگرێکەواتە بۆ دروست بە بۆ ئەوەی ڕۆژانە هاوڵاتی بینێ و داواکاری و یاداشت و پرسیارەکان بگەێنێتە شوێنی پەیوەندیدار. هی جەنابەت ڕاستە ڕێکارە ئیداری خۆی هەیە و ئاراستەیەکە و پێچێ قورسایی خۆی هەبێ بەڵام من ئەمەوێ ئەوەت پێ بڵێم پەرلەمان خودی پەرلەمان و پەرلەمانتار و هەر فراکسیۆنێکی بەڕێز بە ئەرکی پیشیانەی خۆی هەسێ و داواکاری هەر تاکێکی کۆمەلگا هەر هاوڵاتیەک بگەێنێتە شوێنی بەبست قورسایی خۆی هەیە بۆیە ئێمە سەبارەت بەو شایستە داراییە کە جەنابەت باسیەکەی مەفروزە لە خەرجیەوە ناوی لێ بنرێ موچە لەسەر خەت بووین داواکاری خۆمان ئاراستە کردوون تا ئێستا وەڵامان وەرنەگرتووە بەداخەوە کاتێک پەیوەندیمان بەلانی پەیوەندیدار و وەزیری داراییشەوە کردووە ئەویش هەندێک لە دەسەڵاتەکانی لێ قۆڕخ کراو لێ زەوت کراوە ئەم بابەتە هەندێک جار بابەتە چۆنەڵی مەقسیدەکانی هاوڵاتیانیش بە سیاسیە کرێ بۆیە من ئەوەت پێ دەڵم برای بەڕێز مامۆستاگیان هەمیشە کاتێک کە پەرلەمانتارێک فراکسیۆنێک جەختی کرد لەگەڵ تا هاوغەم بوو پشتیوانی دەربڕی داواکەی تۆی گیان قورسایی خۆی دەبێت زەختێک دەبێت بۆ حکومت زەخت دەبێت بۆ ئەو وەزارەتە زەخت دەبێت بۆ لایانی پەیوەندیدار ئەگەر ئێمە وەک پەرلەمان زەختمان نەکردە ئاگاداری داواکاری قوتابیان بوون بۆ دەرماڵیان چۆن وەڵامیان وەرگری ینی بەردەوام پشتیوانی هەر پەرلەمانتارێک هەر فراکسیۆنێک قورس و قورسایی خۆی هەیە بەڵام ئێمە وەکو پێم وتی ئێمە ئەو ڕێکارە یاسایی خۆمان ئەو ڕێکارە پەیڕەوەی خۆمان پەیڕۆ بۆی دیاری کردوین لەوە زیاتر ناتوانانی بۆ نمونە هەنگاوی تر بنەی بەڵام کاتێک جواب نەدرێنە و جەخت دەکەینەوە نامەی جەختکردنەوە دووبارە سەردانی مەیدانی بۆ وەزارەتی پەیوەندیدار دووبارە وەزیرەکان بانگێژ دەکەین دووبارە داومانە بەڕای گشتی چەند جار کۆنگرە ڕۆژنامەوانیمان بانگێشتی ئێوە جیاوازە لە بینینی وەزیر ئەوان بیبینن بەڵام خات و بەدری ئێمە ئەوەی کردومانە بەجوودی ئێمە کراوە ینی ئێمە وەزیرمان بینیوە گوێی لێگرتوین لەگەڵ مامۆستۆرانە پەیوەندیمانە بووە قسەمان لەگەڵا کردو ئەوەی کراوە بە جوودی وانە بێش کراوە خاڵم پێ بڵێ ئێمە لەم 3 ساڵە ئەمەمان کردو بۆوانە مەبەستم تۆ نییە مەبەستم هەموو پەرلەمان مامۆستا حەقتە ئێمە نوێنەری گەلین هەردا گرفتێک و گلەیەکیشتانە بێ لەسەر سەرمانی دانین بەڵام هەمیشە زەختکردن و پشتیوانی نیشاندان و چاودێریکردن ڕقابەکردن ئاشکراکردن بۆ ڕای گشتی کۆنگرەی ڕۆژنامەوانی زەخت دروست دەکا بۆ لایانی پەیوەندیدار و حکومەت ئێمە بەڕاستی بەس ئەوەنە پێ دەڵم بڕۆ بۆ سایتی پەرلەمان و بڕۆ بۆ پەیج ئەکاونتەکانمان بزانە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوون و سوێندی یاساییمان کە دەستمان کردووە بە کاری پیشەی پەرلەمانیمان چ نوقتە نیزامیەکمان گرتووە چی پێویست ببێت لە ڕێکاری پەرلەمانی بۆ ئێوە نەمانگرت بێتە بەر زۆر جاریش وەڵاممان وەرگرتووە بەڵام بە تەکید منەوەت پێ دەڵێم هەمیشە پەرلەمانتار فراکسیۆن و پەرلەمان زەخت و جەختکردن بۆ لایانی پەیوەندیدار تەسیری ئیجابی بەجێ دێڵێ و پشتیوانی
زمانێکی گەورەیە بۆ ئێوە گۆڕانکاری کاتە دروست فشاری دەکات. پەرلەمانتاری جیاوازە لە فشاری خودی خۆپشان دەرکە هێزی بەتەکی قورسترین شت مامۆستاگیان قورسترین شت ئەوەیە کە وەزیر بانگێشت خۆش بۆ ئێستاکە قسەیەکی هەیە بۆ بیت من ئەمەمان کردووە ڕاستە یاداشتیان کردووە وەزیریان بان کردووە بەڵام لە ئاخیرا ئەوەی کە کراوە ئەو بڕیاری ژمارە چواردە درراوە دڵنیاتەکەم بایکۆتی مامۆسانی وانە بێژەوەی دروست کرد هەدەی منی ژەڵم پێشەوەی نەتانتوانی ئێوە دەنگێکی ناڕازی دروستکەن لەسەر ئەو بڕیارە وەرنە دەرەوە لە پەرلەمانە بڵێن بەڕازی نین بەو بڕیارە رازی بوون بەو بڕیارە ناوانە ئێمە چەند جار بایکۆتمان کرد لەسەر مەسیری ئێوە وا سەبارەت بەو مەقتوعی کە بۆ جەنابتان دیاری کرا بە تەنها زەختی ئێوە نەبوو چەند جار ئێمە وەک فراکسیۆن و وەکو فراکسیۆنەکانی تریش من ویژدانم ڕێگەم نادا بە تەنها بڵم خۆم چەندین پەرلەمانتاری خاون ویژدانی تر ئێمە کۆدەنگێکمان دروست کردووە لۆبیەکمان دروست کردووە وەزیرمان بانگشتی پەرلەمان کردووە ئەو پێش ئەو مەقتوعەیە خۆتان ئاگادارن خۆتان شاهید بن چۆن موچەتان وەرە چۆن ئەو خەرجێتان بۆ سەرفەکرا مانگی دوم 2000 بووە بە پێی بە پێی محازەرەکانتان تەنانەت مامۆستا سکاڵای هەبوو خوێنکارەکان پێمانەڵە مامۆستا چەنەڵی بۆ منە بڕۆ 5,000 دێمە بوانەکە بڕۆ دەرەوە ئەو هەموو سوکایەتیە گەشتە و ئاستە بۆ بەرامبەر بۆی ئێمە زەختێکی زۆرمان کرد تا ئەو پارەی بکرێ بە مەقتوعەوە لەگەڵ ئەوەشدا بە بەردەوامی لەسەر خەتین ئەو مەقتوعەیە کە ئێستاش حالیەن لە تازەترین کات بۆ هەفتەی ڕابردوو من دوو یادەشتم داوەتە لایانی پەیوەندیدار ئەو مەقتوعەی کە بۆ مامۆستانی وانەبێژ دیاری کراوە هیچ بارگرانیەک بۆ وەزارەتی دارایی حکومەت دروست ناکە هەر بە ئەو مەقتوعەیە بیان کەن بەگرێ بە زیاوانەبێژ ئەفیا هەمیشەیی ئەو کاتە گرفتی مامۆستایان و دامای مامۆستانی وانەبێژ چارەسەرەکرێ ئێمە تا ئاخر نەفەسمان لەسەر من تقریبا وابزان هەفتەی ڕابردوو ئاراستەم کردوون تا سا وەڵام وەرنەگرتە بەپێی پێڕۆی بێ لە ماوەی هەفتەیەک بۆ 15 ڕۆژ وەڵام وەربگرین ئەو کاتەکە وەڵامان وەرنەگرێ مەدەین بەڕاگشتی و کە دامان بەڕاگشتی مەجبورە لانی پەیوەندیدار بێتە سەرخەت دەستان خۆش کاتی زۆرم لەو بینی ئەستەفکرد مامۆستا سۆران قسەیە کتێب وەگەر زۆر بە کورتی لەبەرەی بێمەوە لای مامۆستا بەڕێزانە وەڵام من مامۆسیانی بەڕێزی وانەبێژ ئاگادار ئێمە وەکو پەروەردەکەی خۆمان بەردەوام لە کاتی خۆیان لیست و چەکی وانەبێژی حازر بووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش من بۆ خۆم نەمێشتووە دەستێکیان هەبوو بەردەوام کۆنتاکتمانە بووە تا ئێستا یەک مامۆسا لە سنووری پەرۆدیسی سادەقا زوڵمی لێ بکرێت هەتا وانەبێژ هەبووە بۆ نمونە لابراوە خۆم تەداخولم کردووە دامناوەتەوە زۆر جار کە مامۆسای میلاک ئەبێ لە شوێنی خۆی دابرێتەوە ئێمە مامۆسا میلاکەمان جۆڵاندووە لەبەر خاتری وانەبێژەکە بۆی دەرنەکرێت ئەمە خاڵێکی تە من ئەو بەڕێزانە شایەتی بۆ بن من بۆ خۆم یەک دوو جار مەوعیدی جەنابی وەزیرم بۆ وەرگرتوون و کۆنتاکتمان هەبوو لەگەڵ مامۆستا دڵشادا توانیوانە جەنابی وەزیر ببین و میوانداری کردوون و لە وەزارەت ینی تەفاومێک هەبووە لێکتێگەیشتنێک هەبووە بۆ مەسەلەی چوونەنایان من بۆ خۆم ئەو خۆیان ئاگادارن چەند جا چوومەتە ناویان بەڵام تۆ لە بازار گرتبوونەوە بکەی شتێکی ترە بەڵام ئەگە بێتە پەروەردەوە تا ئەمڕۆ هاتوونەتە بەردەم پەروەردە من پێشوازیم لێکردن و ئاسایی قسەیشم بۆ کردوون و بەردەوام پشتیوانیانەکەم دڵنیا بە لە هەر شوێنێ پێویستیان بە من بێ من لە خزمەتیانم زۆر باشە مامۆستا با بچمەوە لای مامۆسایانی وانەبێژ مامۆستایان فەرموو تاکەی بەردەوامە بن فشارتان دەبێ ئەگەر بە زووترین کات موچەتان پێ نەدرێ یاخۆت ڕەنگە لە ژێر فشاری ئەوەی کە هۆڵەکانتان جێشتووە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەڵنیاییەوە هیچ مامۆسایی وانەبێژ پێ خۆش نەبووە مەکتەب جێبێڵێت و قوتابیەکانی جێبێڵێ زۆر دڵنیا بە لەوەی کە دڵسۆسری مامۆسای ئێستا لە سەرکی پەروەردەیە مامۆستای وانەبێژە چکە علمێکی تازەی پێیە زانستێکی تازەی پێ بیگەێنێ بە خوێنکارێک لە ئێستا مامۆستایان لە پشتمەوە وەستا بوون بڕێراندا سبەینێش هەر بایکۆت بێت بەڵام لە سبەینە نازانین بە قەرارێکی ترشیە دێ بەڵام سبەینە هەر بایکۆتە بەبی ڕێژەی دەنگدانی مامۆسای وانەبێژ خرایە دەنگدانیشەوە نەبێ بڵێ یەکێک دووان ما قەرارێن بە کۆی دەنگوتیان باش بایکۆتە بەڵام تکایە بێنە سەر خەت یعنی ئەو کەسێک کە پەیوەندیدارە لەم شارە بە تایبەتی من جارە ناچمەوە لای حکومەت من یەخی ئەو کەسانە کە لەم شارە بەرپرسن بە تایبەتی قایمقامی سیسایق ینی بەسکەنە مامۆستا ئەوە موچەکەتان لای قایمقامە یا لای وەزارەتی دارایی خۆی لای وەزاری دارەیە بەڵام لە هەندێک پێشتر باس بکە قەزا و نەحەیە ئەم پارانە لاو مامۆستا سۆران باس لەوە مامۆستا سۆران لێ ئەسڵی هەیە لەوەی داهاتی ئێرە بۆ مامۆستایانی وانەبێژ سەرف بکرێت من
ئەگەر داهات ئێمە پێیان وتوتیان ئەگەر داهاتان هەیە سێ سادەق توانن ئەمە لە وەزارەتەوە پیان لە گەنجینە لە بانقەوە لە بانقی یاریمە پیان وتوتیان بە ئەگەر داهاتانێت توان لە داهاتی خۆتان مانگی 4 و بەڵێداتی ناوخۆ 4 و 5 و 6 بدەن و خاڵێکی تر من تکام وایە داوام وایە لە مامۆسایانی وانەبێژ بگەڕێنەوە بۆنەوە ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی منداڵی خەڵک زەرمەند نەبێ زیاتر و دڵنیا بە پەیامەکەشیان گەشتووە. باشە مامۆستا لە سنووری زۆنی زەردەم گرفتە نیە هەیە مامۆستایان بۆچی تەنها سنوورەکەیەوەی گرت؟ وەڵڵاهی جا ئەوە پەیوەندی بە بانقەوە هەیە بانقی یارێم ئەڵێ سویلە نییە ئێمە داواکەمان لە بانق بووە بانق ئەڵێ سویلە نیە تر نازانم هۆکارەکەی چییە ئەو پەیوەندی بە خۆیانەوە هەیە. زۆر باشە مایکەکەی بدەمەوە سپاس دەکەم. بەڕۆ مامۆستا ئێستەیەوە بوونەتە قوربانی نەبوونی داهات لە زۆنی سەوز ئەمە ئەسڵی مەوزوعەکەی کە با من پێت بڵم داواکارەکەمیش ناحەقی نیە لە بەرپرسانی ناوچەکەیە ئێوە بوونەتە سوتەمەنی ململانەی سیاسی ئێستا نێوان یەکێتی و پارتی چکە تەنها ئێوە نین لە ئێستاە کە باز لە داهاتی ناوخۆ ئەکرێت و موچەکانیان پێناترێت سلکەکانی تریش بە هەمان شێواز پێیانتان چییە لێرە بۆ لایەنە سیاسەکان بۆ حکوومەت؟ من پەیام بۆ سەرۆکی حکوومەت هەیە کە کاتێک ئەو سەرۆکی حکوومەت بوو واتە بەبێ جیاوازی هاوڵاتیەکی هەولێر وەکو هاوڵاتێکی سلێمانی مافی هەیە یعنی هاوسەنگی ڕاگرتن ئەبێ سەرۆکی حکوومەت ڕای بگرێت نابێ ئەو ئێمە بکاتە قوربانی ململانێک ئایا کەی دڵگران بوو لە لایەنی بەرامبەری ئیتر حەق بە ئێمە نەدا چونکە بۆ ئەو سەرۆکی حکوومەتەواتە سەرۆکی تەواوی کوردستانە جێ ئەبێت ئایا ئەو سەرۆکی حیزبە ئەگەر سەرۆکی حیزبە ئەمە جیایە با دووبارە دوو هەرێمیەکە دەست پێ بکاتەوە ئەگەر سەرۆکی حیزبیش نییە سەرۆکی تەواوی هەرێمە بۆچی پەروەردەی بۆ نمونە هەولێر پارە وەربگرێت ئێمە لە سێ سادق پارە وەرنەگرین ئێمە زیادر دڵگرانەکەشمان لەوە زۆر بوو ینی کە بەو شێوازە پارەی ئێمەیان دواخست وەڵا پارە نییە لە بانکی سلێمانی بۆ لە بانکی هەولێر هەیە بۆ لە بانکی سلێمانی نییە ئەگەر تۆ سەرۆکی حکوومەتی بۆیە من داواکەم لە سەرۆکی حکوومەت کە ئەم جیاکاریە نەهێڵێت بە هەر شێوازێک چارەسەری ئەکا کە خۆی پێ باشە چارەسەر بکرێت مافی ئێمەش بدات باشە ینی ئێمە وەکو پەروەردەی سێ سادق ڕاستە پەروەردەکانی کە نەیان کردو پەروەردەکانی کە پارەیان وەرگرتو ئێمە پارەمان وەرنەگرتو ئێمەش مافی خۆمانە داوای حەقی خۆمان بکەین هەندێک لە پەروەردەکانی تیژوەریان نەگرتو مامۆستا عادەتەن مامۆستای ئافرەت ڕەنگە هەندێک مەساریف و تایبەتمەندی زیاتر بێت لە مامۆستای پیا بۆیە پرسیارە لە جەنابەتەکەم ئەم موچەی وەری دەگرن فەراختی ژیانتان پۆپڕ دەکاتەوە کە بەم شێوازە وەریەگرن تا ئاستێکی ئیجابی نەواڵە معناتان چۆنە لەگەڵام کەمی موچە و لەگەڵم درەنگدانەی وڵای ئەوەی کە پێشتر ینی دوو دانە مانگ من هاتوو چۆم ئەکرد هەمومان کری سیارە ئەدەین مامۆستامان لە لادێ لە ناوشاریش تەکسیەگرین گرێ سیارە ئەدەین ینی دوو دانە مانگ ئەو هیچ پارێکی بە ئێمە نەیابوو ئێمە تەمەنیا قەرز ئەەکەین یا ئەگەر دایکێکی پیریا باوکێکمان هەبێت یا هەمان هەر باوکیشی نییە داوای پارەیان لێ ئەەکەین بەڕاستی ئەوش ئەرکێکی قورسە بۆ خێزانەکانمان ینی بۆ کەس و کارمان بەو شێوازە بۆ ئێمە داواکەین کە ئەمە چارەسەر بکرێت هەمووی بە یەکجا کە کاتێک بڕیارێک درا مامۆستایەک لە هەولێر وەرگرت تەواوی کوردستان وەری بگرێت ئەو جیاوازی نێ بە کاتێک ئەزانی پەروەردەی دەشتی هەولێر وەریگرت مدەیەکی زۆری پێچێ نزیک بۆ مانگێ پەروەردەی بڵێن گەرمیان وەریگرت ماوەیەکی زۆری پێچێ پەروەردەی بڵێن هەڵەبجە وەریگرت ینی هێشتا وەکو ئەمە پەروەردەی پێنجێن وەریگر ئەمە هێشتا سێ سادق هەر چاوەڕوانە بەو خەونەوە دێ ئەوە دوو مانگی برد و چەنی برد ئەم پارەیە هەر نەگەشت و هەر نەهات یعنی ئەمە حەقە چارەسەر بکرێت بە وەزیری پەروەردەوە کە وەک دڵسۆزێکی پەروەردە بە وەزیری بڵێن داراییەوە بە سەرۆکی حکوومەتەوە ئەم جیاوازیە نەهێڵن زۆر ڕاشە بزانم مامۆستا ئەحمەدخان چیمان کرد دەڵێ مامۆستا ئەم بایکۆتە زەرر لە پرۆسی پەروەردە دەدا چارەسەرەکەی چییە؟ ئێستەوە گرفتان هەیە لەوەی کە مامۆستایانی وانەبێژ بایکۆتیان کردووە؟ حتمما هەموو بایکۆتێک گرفتی هەیە چکە بەڕاستی وڵی چارەسەرەکە وەکو عەرزم کردی ئینسانیان ئەمە ینی 3 ساڵی پار هەندێک جار هەندێک قەرەبوو کراوە چکە شتەکە گشتگیر بوو بەڵام ئێستا گشتگیر نییە تەنها سنووری پەروەردەیەکی گرتوێتەوە چارەسەرەکە وەڕە هەر ئەوەی کە بە ئێمە کرابێ ئەوەی کە لەسەر شانی ئێمە بە هەم وەکو ئیشراف هەم وەکو پەروەردە بەڕاستی ئێمە هەمیشە لەگەڵ داواکاری و خواستی معاناتی ئەواندا بووین تەنها شتێک ئێمە ئەوەیە بۆ تەنها نیگارانێکی ئێمە بۆ ئەوان ئەوەیە ئەم شتە تەنها ئێمەی گرتوێتەوە ینی بەڕاستی ئێمە داوایان لێ یەکەین ئەوەی بە ئێمە بێت ئەوەی لەسەر شانی ئێمە بێت هەر شتێک لە ئێمە ئەگەر تەقسیرەکە لە ئێمە وەکو ئیشراف وەکو پەروەردە بێت ئەوان هەموو شتێک بکەن بەڵام شتەکە شتێکی عامە هەموو ئەم زۆنەی هەموو بە عام گرتوێتەوە
سەبارەت بۆی کە هەندێک لەو بەڕێزانە باسی ئەویان کرد هەندێک پڕ ئەوەی من بزانم وەکو موچەی بڵێن شایستەی دارایی تەنها مانگی 12 بە عام هەموو وەرگیراوە مانگی 4 و 5 و 6 ساڵی پاریش لە هەندێک پەروەردە کراوە لە هەندێک ئەمیش کەوتۆتە سەر چی ینی ژماری وانەبێژەکان لە سنووری ئەو پەروەردا چکە خۆتان زان ئەمە پەیوەندی بە پارەکەوە هەیە سنووری هەر پەروەردەیەک ڕێژەی وانەبێژەکە کەمتر بوو بێ لەوانەیە ئاسانتر سویلەکە درابێت بۆ پەروەردە بۆی سەرفکرێت پەروەردەی ئێمە توانم بڵم لە حوزەی شارەزورە لەوانەیە ئێمە گەورەترین ڕێژەی وانەبێژ لە سنووری لە حوزەی شارەزورە لای ئێمە بێ لەبەرەوە کە ژماری وانەبێژەکەت زۆر بوو حتمما پارەکەیشی زۆرە ئێستاش ئێمە بڵین ئەو ڕۆژە دەستی پێکردو ئیشەڵا لەم هەفتەی شاوا بڕیارە بە پێی ئەوەی کە جنابی مامۆستەوەران هەمیشە کۆنتاکتی هەیە هەم لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی هەم لەگەڵ بەڕێوەبەری بانک هەم لەگەڵ ئەم بانقی عێراق کاک بڵێن ینی هەمیشە ئێمە بە بەرداوامی لە تەماساین لە پەیوەندیاین ینی باوەڕتان هەبێ زیاد لە خۆیان ئێمە باشتر دیفاعان لێ یەکەین بەڵام خۆشتان زان ئەمە بەڕاستی ئێمە داوایان لێ یەکەین ئەم وەزعی کە هەیە ئەیشتوان درێژە بە ئیشەکەی خۆشیان بن و پرۆسی پەروەردەیش پەک نەکەوێت وەکو من وەکو عەرزم کردی پێشتر ئێمە سنووری پەروەردەی بە تایبەتی ناو مرکەزی قەزا زیاد لە 30 قوتابخانەی تایە هەموو ئەم قوتابخانە دوو داوامن ئەم مامۆسانیش دابەش بوون بەسەر هەردوو داوامەکە یعنی ئەکرێت ئەو ڕێژەی کە ئەمڕۆ هاتنە پەروەردەکە ئەگەر بە پێی داوامەکان بێن و بێنە بەردهینەکە لەو عەدەدە زیاتریشە بن و پەکی داوامەکەیش ناکەی و پامەکەی خۆشتان نەگەن ئێمەش وەکو ئیشراف و وەکو پەروەردە هەمیشە لەگەڵ یانەبین هەر شتێک بە ئێمەش بکرێت بە داواکاریەکان لە دەساتی ئێمە بێ ئێمە بۆیان جێبەجێەکەین بەڵام هەندێک شتەیە خۆشتان زانن نن لە دەساتی بەڕێز جنابی مامۆستەوەرانە نن لای ئێمەیە نن لە دەساتی بەڕێز بەڕێوەبەری گشتیشە ینی هەندێک شت هەیە ئێستا مەسەلەی پارە ئەوە ڕاستەخۆ پەیوەندی بە وەزارەتی مالیەوە هەیە ینی کە پارە نەبوو تۆ چیەکەیت چەک لە کاتی خۆی هاتووە ینی ئەو دووسێب ئەو دوو مانگەی کە تا ئێستا وەرنەگیراوە ئەتوانم بڵێم مانگێک پێش ئێستا چەکەکانی هاتووە لە پەروەردە دانراوە تەماس لەگەڵ بن کراوە چاوەڕێ ئەوە کراوە چ دقەیەک پارە هەبێت بیان زۆر باش مامۆستا سپاس دەکەم باو مامۆستایانە دەرفەتی کەم ماوە فەرمووە بێرون جەنابەت تاوە خێرایی میوانتەکانەکەم زۆر ڕاستیان یەکەم گلەیمان لە بەرپرسانی شارە مامۆستا سۆران خۆشیەوە لەبەرەوەی ئێمە ماوەی هەموو هەشتم ڕۆژمانە لەسەرەوە شەقامە بووین ناتوە بۆ لامان ئێمە خۆپیشاندانی ئێمە خۆپیشاندانێکی تا حەسکەی مەدەنی ڕێکوپێک حتا ئێمە دروشمێکیشمان نەبووە کە دژی هیچ کەسێ بێت مامۆستەوەران ئەڵێ ئێوە ناتونتە بەردەم پەروەردە ئێمە ڕۆژی شەممە لە بەردەم ئەشکا نابووین مامۆستا سۆران پەیوەندی پێوە کردی وتی من لە ناو شاران نیم بۆ ڕۆژی دواتر ئێمە خزمەتان ڕۆژی یەکشەمە کە دەوام هەبوو ئێمە لە بەردەم ئەشکانەوە بەڕێکەوتین مامۆستا سۆران ئاگادار وەکەمە لە بەردەم ئەشکان نابین لێوە ڕێکەوتین تاوەکو بەردەمی پەروەردە لێراق مەسافێ وەساوین بەڵام مامۆستا سۆران نادەرەوەیە هەر ئاگامان لێ نەبوو ئەنێک مازانیت مامۆستایان ڕۆشنە سەر جادەکە بۆیە جگە لە مامۆستا سۆرانیش قایمێت ئەندامانی ئەنجومی محافظە بانقەڵەیە گەر ئەندامان ئەنجومی محافظە سەخت بکات من 100 میلیۆنم پیا کردوش توانێت 100 میلیۆن پیا بکات کەواتە گلەی ئێستەرێکی ئەمە لە شارە کاتی ئەڵێن بۆ سێ سایق کەواتە بەرپرسەکانی سێ سایق تا کەم تا زۆر نهاتون بەدەم ئێمەوە بەڕێبەرایەتی کارەبا لە سێ سایق لە سێ سایق کارەباسی بۆ پێنجێن کە چیە لە پارەی کارەبان نیە لە ناو ئێرە دووش لە ناو ناوەندەکانی خوێندنە ئێمە شکۆمان شکێنراوە شکۆمان بە هەموو شوێشکێنراوە لەبەرەوەی ئەلێ مامۆسای وانەبێژی حتا من دوێنێ ئەلێ مامۆسامان لێ هەڵێ وانەبێژەکان بەم شێواز تام لەگەڵ ئێمە ئاکرێ سبەی ئەگەر مامۆسایەکی میلاک بێتە شوێنەکەی من ینی ئەمڕۆ هەر ئەمڕۆ لەوانێ بۆ هەنێ مامۆسایان ترسانە وڵا سبەینێ مامۆسایەکی میلاک بێتە شوێنەکەی بێتەوە بڕۆی ئەگەر نێتەوە بۆ داوام فڵان مامۆسا لە خۆیەتیە و داواکە هێنمەوە مەکتەبەکەی ئێمە من لە مامۆستەوەرانە پرسم ئەمە بۆچی بەرامبەر بە ئێمە ئەکرێت من تاوەکو ئەم دقی لەگەڵ تۆ قسەیەکەم پارەی مانگی 4 و 5 و 6 وەرنەگرتووە ئالەویا خۆت هاتی دووبای کۆشکێن بایکۆت ماشکان ڕۆشنەوە بۆ هەڵەکانی خوێندن تا ئەوکە لەو کاتەوە تاوەکو ئێستا چەند مانگە زیاتر لە 8 مانگە من پارەی و کاتەم وەرنەگرتووە مانگی 180,000 بۆ حساب کراوە بەبەر خۆرەوە ینی لە شوێنەکە دەرزمانێت و لە شوێنەکە داوامانە کرد زۆ قورس بوو ینی زۆ گەرم بوو بەڵام بەداخەوە پارەی مانگی 4 وەرنەگرتو ئێستا بەڕێبەری پەروەردەی سێ سایە کە مامۆستەوەران لە ڕوبەڕوومان وەساوە یەک ڕۆژ ناتوێ ناومان کەچی لە هەمان کاتە نامە هاتەوە بۆ مدیرەکان کە بغیابیان بن یعنی من پارەی مانگی 4 و 5 و 6 وەرنەگرتو ئێستا یانەیە پارەی مانگی دووشم لێ بڕم بۆیە من گلەییم چووکە لەگەڵ هەمیان قسەمان کرد گلەیمان لە ناو شارە ئەگەر هەندێک ڕێک و پێکتر هەندێک پێکەوە تەنسیقیان هەبێت لەوانەیە گرفتەکان لە سایقشان نەمێنێ بۆ بەدرێخانش بە خێرات نیەکەم سەرۆکی پەرلەمان لە ڕاستی ئاوتی من هیچ دەسەڵاتێکم نییە ئەگەر بە ئیمزای من و ئیشی ئێمە بێت من هەمویان باوانکەم و ئیشەکەم بەڵام ناگرێت زۆر سپاس مامۆستا بێرون مامۆستا پێش جوابیتەوە بەسەر چاوە تا 5 دقیق دەرفەتمەوە مامۆستا
نانە هەر تەواوی 5 دقەمان ماوە هەر کە بەرنامەکەش تەواوی پێ یەمە وەلات بەسەرچاو فەرمووەوەسا جنابەت قسەت هەبوو لەوەی کە زیادی قسەکانی ئەو بوو بیکەیت چەند لێوە قسەکانم بڕا بەڵام من داوام لە بەرپرسانیم شارە هەیە وەکوتم کێشێکی گەوری مامۆسایانە بێژ ئێستا بە دەرەجە یەک دامەزرانیانە دووەم شایستی دارایەکانیانە وەکووتمان خەزاونە حەکانە پارەکان هەندێک کات کۆکرێت و ئەدرێت بە شایستی مامۆسایانە بێش بەرپرسانیم شارە تێناگەم بۆ خۆیان بە خاوەنیم قەزا گەورە نازانن یعنی تێگەی بەڕاستی من نزیکەی ساڵ زیاترم قەزای قایمی سیسایقم نبینیوە نازان بۆ نایەتە ناو شار بۆنایەتە ناو خەڵک ئەم خەڵکە بە خەڵکی خۆی نازانێ دەیکاک تەواو ینی شتێکی ترم ئەبێ لە خۆی بنیە ناوێکتر لە خۆی بنیە بەڕاستی من باوکم ئەگەر بەرپرسیارم نەبێ کەواتە باوکم نییە نییە سەرێکی حکومەت ئەگەر معناتی مامۆستا و خەڵکی وڵاتاگی ناکە کەواتە سەرێکی حکومەت نییە یانی دەست دەکات بکێشرێ بەڕاستی ینی کێشەی گەورەی زۆر هەیە لە کوردستانە بەڕاستی کێشێکی زۆر هەیە ینی غەرق بووین لە کێشیان بەڕاست بە تایبەتی مامۆسایوانە بێژم باسی با معناتی خۆمانکەین هەواز لە خەڵکی تر بێنین باوانش بێن ئەو کۆ مامۆسایوانە بێژە بێنە سەر خەت ئەڵێن بە سیسایقێکا کاکە سیسایق بە کورد و مختصەرەکەی ئەم غەدرە قبوڵ ناکە لە هیچ کەسێکی قبوڵ ناکە لە هیچ حیزبێکی قبوڵ ناکە لە هیچ حکوومەتێکی قبوڵ ناکە شارەکانی ترنیان سەرخەت ئەوانە ڕێی خۆیانە ئەم مامۆساوانە بێژانە لێرە شەنجا کۆبنەوەمان کردووە ئێمە شخصی خۆمان لە هیچ کەسی قبوڵ ناکەن نە لە ئیدارەی شارەکە نە لە سەرۆکی حکومەت نە لە حیزبەکانیش کێ خۆی بە خاوانی ئێرە زانی دەی فەرم وەرە کێشەی مامۆسانەی هەڵکە بۆ بەس ئێمە کێشەمانیان با مامۆستا سۆران وەڵام بدات تۆ دوایش بەدرێخە مامۆستاڵان فەرموو بوو وەڵاوە ئەو گلەی لەوانەیە ناڕەوا و شخصی بێت من بۆ خۆم خۆی چاک ئەزانیە من ئەوە چەند ساڵە لەگەڵ یان نابووم کۆنتاکتم کردووە یانی شتی ئێمە شتی بچووک گەورە نەکەین ئێمە قەزەکەمان گەورەترە لەوەی کە من بێمە ناویان من هاتوویشم خۆی چاکەزانی ئەو ڕۆژە شەمە لێرە نەبووم لە کۆبوونەوەم لە دەرەوەی سێمانی یەک شەمەش کۆبوونەوەکمانە بۆ هاتوون دەقە لەبەر دەم پەروەردابن ئێمە ئەو پەرۆدە مەرجعی هەمومانە بەڕێزی خۆی لە پەرۆدە دانراوە ئیشوکارەکانی لە پەرۆدەوە بۆکرێ ئەو ئامادە نەبوو بێتە بەردەم پەروەردە اعتراف بە پەرۆدەکەی بکە خۆ ناکرێ بەڕاستی ئێمە خۆیان چاکەزان بڵێن بایکۆتەکانی تر بەردەوام لەبەر پەرۆدا بوون من لەگەڵ یان نابووین و بانگیشم کردوون و حرمەتیشم لێ کردوون چاو ئاویشمان خواردە بە یەکەوە و خۆشی چاکەزانێ لەبەرەوە ئەو شتانە ئەبێ ئەمان داواکاریەکان زۆر لەوە گەورەترە بۆ مەسلەی مدیری مەکتەبیش مدیرەکان زۆر هاوسۆزن لەگەڵ یانە ئەمان پێویستیان کاک جەلا پێویستیان بە پشتیوانیە پشتیوانی مدیرەکان ئێمە پەرلەمانتارە بەڕێزەکان حکوومەت وەزیر ئەمانە ئەبێ ئەمان و ئیش بکەن کە مراعاتی بەرامبەریشکەن یعنی ئێستا مدیرەکانمان گەورەترین کێشەیان بۆ دروست بووە لەسەر ئەوەی کە کاکە زەختێکی زۆریان لەسەر باوک ڕۆژانە باوکێکی زۆر پەیوەندیان پێوەکە یعنی ئێستا مامۆسایانی میلا گرفتیان بۆ دروست بووە بۆ نمونە لە قوتابخانەیەکە ئەگەر فۆلێک شاخیر بێ ئەو ڕۆژە وەکو پێویست پەیامی هیچ مامۆسایان ناگا قەرەباڵخی دروستە بێ کێشە دروستە بێ لە کاتێکە ئەوان هەفتەیەک مۆڵت هینیان هەبوو و پەیامەکەیان گەیشتووە و ینی ئیتر ئیدامە پێدانی لەوانەیە خۆ ئەوانیش ینی مەسروفاتیشان هەیە توانای ڕەنگە بەڵێ ڕاستە خوانیە من لەگەڵ دەبێت هێندە مدیرەکانیش و بەڕێبەرە بەڕێزەکان دەبێت لەگەڵ یانە مەعارەتەکە هەڵگرن لەوەی کە ینی تۆ 195,000 ماعاشت بوو ماوەسا بێرون وتت مانگی پێش مەقتوعەکە بووە ینی بەچی ئێستا هاتوو چۆ بکە چەند مەقتوعت وەرگرتووە سیان مەقتوعتان وەرگرتووە لە مانگی یەکەوە موشتان وەرنەگرتووە وانە بەخۆسا قورسۆکردن کاک جەلال حەقیقەتێک هەیە ئێستا لەم کاتە یعنی داواکاری دامەزرانن حکوومەت لەوانەیە بە هۆکاری بە پاسا و بە هۆکاری قەیرانی دارایی لەوانەیە نەتوانێت ئەو هینە جێبەجێ بکە ئەو خاڵە جێبەجێ خۆیان بدار بەڵێ ڕاستە ئێمە شەڕیان بۆ ئۆکەین و بەردەوامە بین بۆ مەقتوعەکە دڵنیابە زۆر باشە مامۆستایان دەرە بدرێت دوایین وەڵامی جەنابەت وەڵامی و مامۆستایە بدەرەوە پەرلەمانتاری دەسەڵاتان هێز پەرلەمان خۆشیاڵێ لە هەڵمەتی هەڵبژاردننی پێشوا قسەیەکی کرد حەزبیان چیتان پێکرێ بۆیان وەڵای ئەمە لەوە دەست پێ بکەم کە جەنابی مامۆستا سۆران لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ دڵسۆزی و لەوە لەگەڵەوەی بە تەنگەوەیە بۆ مامۆستایانی وانە بێش سەبارەت بە قەیرانی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو چینێکی کۆمەلگا زانە کە قەیران لە هەرێمی کوردستانە کۆتایی پێ هاتووە بۆیە خەڵکیش چاوکراوەی داوای مافی خۆیەکە بۆیە مەفرۆزە حکومەت دێتە سەرخەت داواکاری مامۆستانی وانە بێش جێبەجێ بکە ئەگەر لەم کاتەیە بە هەمیشەیکردنیش نییە بیان کاتە گرێبەست و ئەو مەقتوعەیەش کە بڕیاری لەسەر دراوە لە چوارچێوەی ئەو
بڕیاری ژمارە 14 هەموو 26 مانگێک ویان سەڕ بکرێت سەبارەت بەو قسەی کە کردی سەبارەت بە گەیاندنی داوای ئەوان بە جەنابی مامۆستا عەلی باپیر من ئەمەوێت لێرە ئەوە بڵێم مامۆستا عەلی باپیر تاکە سەرۆک حیزبە کە زۆر بە سانایی هەموو چینەکانی کۆمەڵگا هەموو هاوڵاتیەکە بینێ و الحەمدلله مێژوو شاهیدا بۆیە من وەکو خۆم ئامادەسازیەکەم کە مامۆستانی وانەبێژ نوێنەرتان بچێتە لای مامۆستا و پەیامی خۆتان بگەن بەتەکید من لێرەوە بەڵێنیان پێدەم من لێرەوە بەڵێنیان پێ ئەدەی کە سەرۆکی پەرلەمان وتبێتی من دەسەڵاتداریم ڕاستە کەولانی جێبەجێکار نییە و یاسادانانە بوو جێ و چاودێریکردنە بێ ئینسان بزانێت ئەرکی پەرلەمان و کاری پەرلەمان تاریچیە بەڵام من لێرە بەڵێنیان پێدەم پەیامی ئەمانەگەن بە جەنابی مامۆستا تا نوێنەریان لە هەولێر ببینرێن و پەیامی خۆیان ڕاستەخۆ لەگەڵ جەنابی مامۆستا بخەنە ڕوو منیش لێرەوە ئەڵێم ڕاستە هەموو سەرۆک حیزبێکە مۆ حیزبێکە توانێ زەخت دروستکە لە حکومەت تاوەکو داواکاری هاوڵاتیان و چین بە چینی زوڵم لێکراوی هاوڵاتیان جێبەجێ سپاس دەکەم سپاسانەکەی مامۆستا لەکەم و کورتیمان ببورن لە دەرفەتی کەم زۆر سپاس مامۆستا سۆران سپاس بۆ ئێوەش هازدان و خۆشەویستان دیداری شەقامی ئەم جارشمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە زۆر سپاس بۆ بینەریتان.